وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان نیگەرانین لە دواکەوتنی موچە و پشتگیری هەموو داواکاری مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین و مافێکی سروشتی خۆمانە و ئاساییە کە ئێمە هەموو سەرمانگەک موچەکانی خۆمان وەرگرین پێش ئەوە بێتە هەواڵ و بێتە مژدە و بێتە ئەوە کە دواکەوتنی تیا بکەوێت و ململانەی سیاسیشی تیاکەوێت. یعنی دەبینین لایەنە سیاسیەکان بەداخەوە هەمویان تەنانەت دوێنێ لە پەرلەمانی کوردستان موچەک دەکرێتە ململانەی سیاسی و خەڵکانێک سوودی لێوەردەگرن. ئەمە هەمووی هۆکار ڕاستەقینەکەی دەستنیشان نەکراوە. دەبینین هەمووتانەوە حکوومەتی فیدرالی عێراق چۆن دەست بەدەستیمان پێکات کە هەر جارێک بڕێپارێک دەنێرێت و هەر جارێک بریارێک دەدا و هەر جارێک بیانویەک دەدۆزێتەوە. بەڵام معنای ئەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستانیش بێدەنگ بێت. دەبێت حکوومەتی هەرێمی کوردستانیش لیستێکی پاک و خاوێن بە پێی ئەو ڕێکەوتنامە کە سیاسیانە و ئەو ڕێکەوتنامە کە کریا لە نێوان هەردوو وزارەتی اتحادی و وزارەتی دارایی هەرێمی کوردستان و مانگ بە مانگ وەکو خۆی و ڕێبەڕێکوپێکی تەسلیمی بە وزارەتی دارایی عێراق بکات بۆ ئەوە ئەم کێشە و گرفتە کۆتایی پێهێنێت. بایکۆتکردن تەنها ئەو ناوچە زەرەرەکە. بینیتان ساڵی پار کە سێمان کرا بەڵام هیچ کارگەری لەسەر هەولێر و دۆک نەبوو، هیچ کارگەری لەسەر شاری کەرکووک نەبوو بۆ نمونە.